ئەمە سوپاس بۆخوا دکتۆر ڕەعەت چەند ساڵە یعنی ئیش دەکا بە تایبەت 2-3 ساڵە کە لە پرۆسەی بابەتی تەوتین و کۆمەڵک دۆسیت کە لە دادگای فیدرالی کە لە ستاندەر یعنی لیژنەک بوو دکتۆر ڕەعەت سەرۆکایەتی دەکرد. یعنی دەستخۆشی لێ دەکەین کە زۆر بە سەرکەوتوانە پرۆسەکەی جێبەجێ کردووە توانی یعنی ئەمە یعنی وەکو باز دەکرێت چەندین حیزب لەوانەیە بە حیزبی گەورە کە دەعمی زۆر گەورەی هەبووە نەیتوانیە تیمەکەی بۆ نەوعی لە دادگای فیدرالی بتوانی دیفاع لە قەزیەکەی بکاتن. یعنی سوپاس بۆخوا هەم ناسراوە کە هەمومان سەرمان پێبەرزە هەم قەزیەکەشی قەزیەکی زۆر حەقە. یعنی چونکە ئێستاکە لە کوردستان یعنی دەسەڵات وای لێکردیە کە نەدەبوو وابیل هەموو ماڵک موچەخۆری هەیە کەواتە هەموو ماڵک پەیوەستە بە تەوتین کە هەموو ماڵک پەیوەستە ڕاستە لەوانە شەخصەکوی بەڵام بابەکە لەوانەیە مۆزەوی بەڵام منداڵەکان و خێزانەکەش ڕەبتی هەیە بە بابەتی تەوتین. لۆیە ئەو قەزەی دکتۆر ڕەعەت ئیشی لەسەرکردیە پەیوەستە بە هەموو ماڵەکی پەیوەستە بە هەموو تاکەچی کورد کە بۆ نەمە لە سنووری پارێزگای هەولێرێنە دەنگ دەدا دەتوانێەوە بکەوە بەهۆی ئەو قەزیەش و چەند قەزیەکی دیکە ئەوەندە معروف بووە کە ئەنگۆ سەرتان پێبەرزە لە ناو موجتەماع لە شوێنان کە بڵێن بە خەڵکی برێن دەنگ بدە ئەو کاندیدەی و هەم خەڵک دەیناسی و هەم قەزیەکەشی ئەوەیە و قەزیەکەش تۆزە چیمایە ینی هەر زۆر زەرورە ینی دکتۆر ڕەعەت ینی بستە پەرلەمانی عێراق و خاڵەکی دیکە جگە لەوەی دکتۆر ڕەعەت ینی کەسێکی زمانزانە ینی قانونیش نییە زۆر خەڵک پێی وایە قانونیە ینی لە زۆر لە قانونیەکانی کوردستان لەوانەیە شارەزاتربی لە قانون یعنی ئەم زۆردا پێکەوە بووینە پرسمان بە قانونیەکی کردیە ئەو ڕەیەکی هەبووە ڕەیەکەی لە لای دکتۆر ڕەعەتی بۆ زۆر باشتر و ڕاستتر و کاریگەرتر بوو لە ئەوەکەی ینی لۆیە ینی پێم وانە هیچ هێزەک هیچ حیزبەک کاندیدێکی هەبی کە بتانی بەو مرتاحیە ئیشی لە بۆ بکەی پێت وابی مستحقە لەوەی بستە پەرلەمانی عێراق. ینی ئەگەر بتەوێت کەسێکی خاص دروستکەی بیبەی برێکا کە کەسێکی 20 ساڵی دیکە دەمێ بستە پەرلەمان لە گەنجیەوە ئیشی لەسەر بکەم لۆی بفتە پەرلەمانتار لە پەرلەمانی عێراق لەوانەیە ئەوهای لێ دەرنەچیکەوەی دکتۆر ڕەعەت ئێستا ینی مهەیە شایستەی ئەوەیە بستە ئەو شوێنەی.